تەوەری ئەم جارەمان پەروەردە و ژینگەیە بە بۆنەی دەستپێکردنی ساڵی خوێندنەوە ئێمە لە دەستەی ژینگە پێمان وابووکە هەمیشە کەناڵەکانی ڕاگەیاندێن هەمیشە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە ئێمە دەڵێن لە مناڵانەوە دەست پێ بکەین لە پەروەردەوە دەست پێ بکەین کە ئەوە بێگومان خاڵێکی باشە دەستەی ژینگە ڕێبەرێکی ژینگەی یا ڕێبەرێکی هۆشیاری ژینگەی ئامادە کردبوو ئەو ڕێبەرە پێویستی بەوە دەکرد جەنابی وەزیری پەروەردەش ئاگاداری بێ بۆ ئەوەی لە نێو قوتابخانەکاندا بدرێ بە مامۆستا کە پێی مامۆستای زانست با بڵێن چونکە مامۆستایەکی تایبەتمان نییە بە ژینگە ئەو بابەتە لە پاڵوانەکانی زانستدا ئەخوێنرێت و قوتابی تا ڕادەیەکی باش لە ماوەی ساڵەکەدا ئاشنا ئەبێ بە بابەتەکانی پەروەردەی ژینگەی یاخود باڵێن هۆشیاری ژینگەی ئێمە لەگەڵ ئەوەین کە ڕێبەرێک هەبێ وەکو ژینگە نەکرێتە نێو بابەتەکانی ئیمتیحان و نەکرێتە نێو بابەتەکانی تاقیکردنەوە بۆ ئەوە لە لای قوتابی بابەتێکی خۆشەویست بێ تاقیکردنەوەی لەسەر نەکرێ بەڵکو هۆشیار بکرێتەوە بەڵکو ڕۆشنبیری پێ بدرێ پێمان باش بوو ڕێبەرێکمان هەبێ بە ناوی ڕێبەری ژینگەی و لە قوتابخانەکانە تێ هەڵچێش بکرێت لەگەڵ ئەو دوایوانەکانی دیکەدا ئێمە ئەم نامیلکەمان بۆی ئامادە کرد بوو ئەوان بۆ ئەوەی لە هەر جارێک بابەتێک دەستنیشان بکەن و باسی بکەن هەمووی بەسەریەکەوە باس نەکرێ و یەکبوونێک یان تەوحیدێک هەبی لەسەر بیر و بۆچنی هەموو مامۆستایەکان لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بە یەک شێواز لە هەموو ناوەندەکانی خوێندن یەک جۆر بابەت باز بکرێت.